ئەمڕۆکە خۆشحاڵین لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران پڕۆژەیەکی استراتیژی گەشتیاری ڕادەگەێنین. لەژێر دروشمی هەمەچەشنکردنی سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەو پرۆژەیە استراتیجیە لە کەرتی گەشتیاری لە سنووری ئیدارەی سەربەخۆی ڕادەگەێنین. ئەو پرۆژەیە 2 ساڵ پێش ئێستا دەست بە دیزاینی کرا. طبعاً ئەو پرۆژەیە ئەوەی کە ئێستا ئەو بەشێکە ئێستا دەستە بواری جێبەجێکردن کە لە دیزاینەکانی تەوا بووە دەمەوێت ئاماژە پێ بکەم. ئەو شوێنێکە ئێستا لێینە لە شەلالەی گەلی عەلیبەک کە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان، یەکێکە لەو شوێنانەی کە بۆتە پێناسە و سیمای هەم هەرێمی کوردستان و هەم ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەو پرۆژەیە کە ئێستا دیزاینەکانی تەوا بووە شەلالەی گەلی عەلیبەک و گەلیە تا دەگاتە جسری یەکەم، ئەوە هەمووی دیزاین کراوە کە ئێستا دەست بەکارەکانی کراوە لە ماوەیەکی کورد هەوڵ دەدرێتن تەواو بکرێتن. بەشی دووەمی بێخاڵە کە هەمومان دەزانین بێخاڵیش یەکێکە لەو پرۆژانە و یەکێکە لەو شوێنە سروشتیانەی کە لە سەرتاسەری وڵات لە سەرتاسەری عێراق و ناوچەکانی دیکە وڵاتانی دیکەش ڕوو لە بێخاڵ دەکەن. بۆیە دیزاینی بێخاڵیش بە شێوەیەکی زۆر باشتر و بە شێوەیەکی زۆر جوانتر دیزاین کراوە و ئەویش لە شەڵا لە ماوەیەکی نزیک دەست بە جێبەجێکردنی دەکرێت. ئەو پرۆژەیە میکانیزمی جێبەجێکردنەکانی ئێستا ئێمە لە گەلی دەست بە جێبەجێکردنەکانی کراوە کە ئێستا دەبینن بۆ ماوەیەک ئەو ناوچەیە دادەخرێتن و هەوڵ دەدەین بە زووترین کات پرۆژەکە بێخینە باریان تەواوی بکەین و بێخینە خزمەت گەشتیاریان. لێرە دەمەوێت پامێک ئاراستەی هەم خەڵکی ئەو ناوچێ و هەم کاسبکارانە بکەین. ئێمە بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە نامانەوێت کاریگەری نەرێنی لەسەر هیچ کاسبکارێک دروست بکەین بە پێچەوانەوە بە تەوابوونی ئەو پرۆژەیە ئێمە بە شێوەیەکی جوانتر و بە شێوەیەکی باشتر جارێککە هەموو ئەوانێک کە لێرانە کار دەکەن دەتوان ببنەوە خاوەن کاری خۆیان، دەتوانن پیشەی خۆیان بکەن، بەڵام بە شێوەیەکی باشتر و بە ئیدارەدانێکی باشتر.